زوریا رژه وانبیجان لسنور بردرش آریشه که چند سال کفتیه سر ایک ماموساین وانبیش لهمو مافکی هاتینه به بشکرن سال دیف ساله رژه وان زیده تر دبید همو هیوین وان دا مزراندن پشتی 18 سالن خوندنه و دنوکه جداین وانه گوتنه ئێمە وەکو مامۆستایانی وانەبێش لە دەڤەری بادینان کوردستان بەعام بە دەڤەری بادینان بە تایبەت کە غەدرێکی زۆر لێمان تێدەکردن بەڕاستی بە حکمی ئەوەی کە وانەبێژان لە بادینان ڕێژێکێک جا زۆرە هەمومان دەزانین ئێمە دەخوازین ئەو غەدرە هەتا ئێستا بەسە یعنی بەڕاستی زۆر بێزار بیمان یعنی تووەرە من خۆی لە 2014 و 15 خەریجم زمانی عربیم تەواو کردێ لە کۆیە تا ئێستا وانەبێژم تا ئێستا مافێکی ئەوان نەداتەوە بەمان کە بژی و ژیانی خۆمان بڕێوە ببین بەڕاستی ئەوە بگرە مەدرسە ها قوتابخانە شووا هەیە تەنیا مامۆستای وانەبێژ خۆی مدیرە ئەی خۆی بەڕێوەبەری قوایەیە بۆ من هەر لە قوتابخانەکەی خۆمانش زیاتر وانەبێژین کە ئێمە وانەبێژ کە داوام ناکەین تەواو مەدرسەکەمان تەواو دادەخرێت زیاتر لە 20 مامۆستای وانەبێژن تەنها 4-5 مامۆستای میلاکن هەروەها دەربارەی ئەوەی کەش سەبار بە معاشەکە ماشتە کە بژم معاش و نازەم و چەوشە خۆی کرێیە وەکو عاملی وەکو کرێکارمان لاتەوە گەر ئەو ڕۆژە نەچ بۆت حساب نییە وەکو ماوەسای میلاک ئیجازە و شلۆمان حساب نییە نوێنەرێ مامۆساین وانەبێش لە هەرێمێ دەبێژیت ده پەروەردەمانەیە کۆی گشتی دەکە 13386 مامۆستا 2100 وانەبێش لە سنوورێ بەردەڕەش هەنە و نێزیکی 6 جێ سەدەیە مامۆساین پەروەردا بەردەڕەش پێک دێنیت بەڵا خۆ دیزاین لە هەرێمی کوردستان هەموو شت بە واستە دادەنرێن بە واستە دەکرێت ئێستا کە کۆی میلاکاتی و پەروەردەی بەردەڕەش لە مامۆستایانی وانەبێش پێکاتەوە زیاتر لە 6% مامۆستایانی وانەبێش بەریوەڵا زۆرە دەبی حکوومەتی هەرێمی کوردستان بێ بەدەم داواکاری مامۆستایانی وانەبێش ئەگەر نا چەند ساڵێکی تر پێوەچی ئێمە دەبی ناوی وەزارەتی پەروەردە بگۆڕین بکەینە وەزارەتی وانەبێژە لە هەرێما کوردستانê li dîf amaran zêdetirî 35,000 mamostayên wanebêj hene. Li vê rêjeya zor êk ji wan cihan sunûrê perwerda berdereş û tanûke jî gelek caran wek nerazîbûn evan mamostayên wanebêj mangirtin ragihandbû. Dilbirîn Gazî, Kursat News, Berdereş.